پێکهێنانی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێم پاش 214 ڕۆژ لە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بەبێ ئەنجام ماوەتەوە. پارتی و یەکێتی لەبەری کۆبوونەوە و ڕێکەوتن لەسەر دابەشکردنی پۆستەکان و لەوە زیاتر نەهێشتنەوەی هاوڵاتیان لە چاوەڕوانی پێکهێنانی حکوومەتدا یەکدی بە هۆکاری ئیفلیچکردنی پرۆسەکە تۆمەتبار دەکەن. دوای ئەوەی یەکێتی جەختی لەسەرەوە کردەوە هاوشانی جێگرەکەی گۆڕان دەبێت جێگرێکی سەرۆکی هەرێمیش بۆ ئەویش زیاد بکرێت. گۆڕان دوجار بەو داواکاری ڕازی بووە و لەو بارەیەوە جڤاتی نیشتیمانی بزوتنەوەکە وەڵامی خۆی ڕادەستی پارتی کردووە، بەڵام هێشتا ڕێککەوتنی پارتی و یەکێتی لەبارەی پێکهێنانی حکوومەتەوە بە واژوو نەکراوی ماوەتەوە و بەرپرسانی هەردوولا پێیان وایە لایەنەکەی دیکە هۆکاری دواکەوتنی واژووی ڕێکەوتنەکە و پێکهێنانی حکوومەتە. ئارێز عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی هۆکاری دواکەوتنی پێکهێنانی حکوومەتی خستە ئەستۆی پارتی و ڕایگەیان ئەگەر کێشەی ناوخۆیی پارتی نەبوایە ئەوە دەمێک بوو حکوومەت پێک هاتبوو. بەپێی لێدوانی ئارێز عەبدوڵڵا پارتی لە ناوخۆی خۆیدا لەسەر دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم کێشەی هەیە، پێشی وایە پارتی نەیتوانیوە لە ماوەی یاسایی خۆیدا کە 3 مانگە حکوومەت پێک بهێنێت، بۆیە پێویستە ڕێگە خۆش بکات کە یەکێتی وەکو لایەنی دووەم حکوومەت پێک بهێنێت. ئەو قسانەی ئەندامەکەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی کاردانەوەی توندی بەرپرسانی پارتی بە دوای خۆی داهێناوە و هەمان تۆمەتی هۆکاری دواکەوتنی پێکهێنانی حکوومەت دەخەنە ئەستۆی یەکێتی. عەلی عەونی ئەندامی سەرکردایەتی پارتی لەو بارەیەوە دەڵێت لە سەرەتای گفتوگۆکانی پێکهێنانی حکوومەتەوە یەکێتی خەریکی کاتکوشتنە و بۆ ڕازیکردنی کوتلەکانی داوای پۆست دەکات. ڕاستیەکە ئەوەیە هەریەکە لە یەکێتی و پارتی بەڕێژەی جیاواز هۆکاری دواکەوتنی پێکهێنانی حکوومەتن، ئەوەش لەبەر ئەو ململانەی ناتەندروستەی کە لەسەر پۆست و پلە دەیکەن و هیچ باشان بەوە نییە کە ژیانی هاوڵاتیان چۆنە و پێکنەهێنانی حکوومەت چ زیانێکی بۆ خەڵک و قەوارە سیاسەکەی هەرێمیش هەیە. لە ماوەی ڕابردوودا یەکێتی لە پێناو پشکی گەورەتر و زیادکردنی جێگرێک بۆ سەرۆکی هەرێم دیارترین هۆکاری دواکەوتنی پێکهێنانی حکوومەت بووە، بەڵام بە چارەسەربوونی ئەو کێشەیە ململانەکانی ناو پارتیش لە پێناو پۆستدا ڕوونتر دەرکەوتن. لە ئێستادا پارتی دیموکرات هۆکاری سەرەکی دواکەوتنی پێکهێنانی حکوومەتە، ئەویش بەهۆی ململانەی نێوان هەردوو باڵی نێچیڤان بارزانی کاندیدی سەرۆکی هەرێم و مەسرور بارزانی ڕاستپێدراو بۆ پێکهێنانی حکوومەت. بەپێی زانیاریەکان ئەو دووباڵەی پارتی بەتایبەت لەسەر پۆستەکانی وەزیری سامانە سروشتیەکان و وەزیری ناوخۆ و سەرۆکی ئەنجومەنی ئاسایش ناکۆکن و هێشتا لەسەری ڕێک نەکەوتون. لەو کاتەوەی یەکێتی و گۆڕان کێشەی پشکەکانیان لە حکوومەت چارەسەر بووە، ئەو پرسا کەوتوەتە ئەستۆی پارتی. بەرپرسانی باڵای و حیزبە دەڵێن دواکەوتنی پێکهێنانی حکوومەت ئاساییە. ئەمەش لە کاتێکدایە چەند هەفتەیەک لەمەوبەر مەسعود بارزانی سەرۆکی پارتی وتی پرۆسەکە زۆر دواکەوتووە و کات نەماوە، بۆ یەکیتر یەک چرکە چاوەڕێی کەس ناکەن. یەک چرکە بوو بە هەزاران و ملیۆنان و ئەو حکوومەتە هەر پێک نەهات.